زۆر مناڵیتر لە گەڕەکەەوە دەستم پێ کردو پاشان بۆ تیپە میلیەکان لەوێشەوە بۆ یانەکان کە یاریم بۆ یانەکانی هەڵەبجە و پێشمەرگی سلێمانی و سیروان کردووە پاشان گەڕامەتەوە بۆ ینی هەڵەبجە بەهۆی کێشێکی ئەو کات لەگەڵ ڕاهێنەریانی وەچی هەڵەبجە من بووم بە ناوبژیوان پێشش هەر ناوبژیوانی مەکرد لە تیپە میلیەکان بەڵام بە شێوەیەکی فەرمی نەبوو بەهۆی ئەو کێشەوە من بەشداری خولێکی ناوبژیوانیم کرد لە سەر ئاستی کوردستان لە شاری سلێمانی بەڕەحمەت بێ مامۆستا سەلاح وانەکانی و تۆکەیەکێ بوو لە ئابقاریەکانی ناوبژیوانی و ناوبژیانی نێودەوڵەتی کورد بوو پاشان کە لەسەر دەستی ئەو ئێمە بڕوانامی ناوبژیوانیەوە وەرگرت کە پلەسەی عراق بوو دواتر بە پلە سەرکەوتین بۆ ناوبژیوانی پلەیەکی عراق کە ئەوە بەرسرین پلەیە لەسەر ئاستی وڵاتەکەمان کە ئێستا من ئەو پلێم هەیە و یاریەکانی خولی نایابی کوردستان و عراق بەڕێوە بم. سەبارەت بە کۆکردنەوەی ئەم نازناوانەی کە بەدەستهێناوە ئەم خەڵاتی ڕێزلێنانانە ئەم کاسانە لەکەیەوە سەرقاڵی کۆکردنەوەیانی و چۆنە هەمویانە کۆ کردوتەوە هیچ نەفڵداندوە. بەڵێ من هەر ئاماژەم پێگری هەر لە مناڵی و خەریکی وەرزش بووم و ئەو نازناوانشی کە لە مناڵێ بەدەستم هێناون تا ئێستا هیچیانم لێ نەفۆتانون کە مێژوەکەیان نەگەڕێتەوە بۆ 25-26 ساڵەمە پێش کە هەموو ئەوانم پارێزگاری لێ کردووە دواتر لەوەی کە ئەو خەڵاتانێکی کە لەسەر ئاستی کوردستان و عراق بەدەستم هێناون هەمویانم پارێزگای لێ کردووە زایدەن ئەو بڕوانامانەی یان ئەو ڕێزێنانەی کە لەلایەن دەستگا حکومیەکان یان دەستگا حیزبەکان بەدەستم هێنابن هەمویانم پارێزگای لێ کردو لێرە هەمویانم هێشتوێتەوە کە خۆم حەزێکی خۆم بووە کە هەموو پارێزگای لەوانە بکەم بۆی کە بتوانم ئەرشیفێکی جوانم هەبێت لەو وەرشەی کە کردومە تا ئێستا. سیەوەت کرد پێشەوەی بێنە خانووەکەتان ئەم مۆزەخانە بچووکەتان چاک کردو ئەوە چۆن بووە؟ وەڵا پێش ئەوەی کە ئێمە ینی ژیانی هاوسەرگیری پێک بێنین ئەوە لە ماڵی باوکم هەموو ئەوانم هێشتبەوە دواترەوەی کە ژیانی هاوسەریم پێچێنا لەگەڵ خێزانم یەکەم شت ئێمە بڕیارمانە ئەم ژوورە دروستکەین بۆ ئەوەی کە پارێزگاری لەم شتانە بکەین کە مێژوویەکی جوان بێ بۆ خۆم و بۆ ماڵەکەمان کە دروستمان کرد ئەوە یادگارێکی جوان بوو بۆ من کە لەگەڵ ڕێخستنی شتەکان بووین کە پێکەوە چاکمانە کرد شتەکان دەستی یا لە کاسەکان یان مەدالیەکان ئەیوت لە هەر یاریدانێکی وا وەرگرتەوە وتم نەوەڵاوی مەدالی هەیە کاسی وایە 8 یاری 9 یاریم بۆ کردەوە یان مەوسمێکی کامل یەکدانم لەوانە وەرگرتەوە.